بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و قیرتاونەکردنی گەڕەکەکانیان دانیشتوانی گەڕەچیکانی لە قەزای سۆران گربوونەوە و بۆ ماوەی 2 سەعات و نیو ڕێگای سەرەکی سۆران برادۆستیان داخست. بە هەمان گوتوە کاکە جادەمان دەوێت، کاکە ئێمەش خاوەن شەیدین، کاکە خاوەن تەڵەبەین، کاکە پێشمەرگەین، کاکە ئەو جادەمان بۆ قێر بکەن. هەر دەڵێن وڵا ئێوە حەقن ئەمڕۆ کە دەڵێن ئەمە وڵا ئێوە ناحەقن ئیشێکی بێشەرعی دەکەن. باشە بۆ ئێوە 20 ساڵە من لەناو تۆزم ئیشێکی بێشەرعی ناکەن کە ماڵ و مناڵم کوڕەکەم دەستە مەکتەب بە قورعان 1 مانگ 20 جۆتە پێلاوی بۆ دەکڕم لە قوڕی زستان. باشە سبە و دووزبەی زستانە کوڕی من بەچ بخینیت کاکە، مناڵەکانی ئێمە بەچی بخێنن، چۆن زەوقیان لەسەر خوێندنە بێ. مامۆستای هەموو مامۆستا مەوجودە، دکتۆر هەمووی مەوجودە. باشە بۆ جادەمان قێر ناکرد. گەڕەک هەیە 4 جار قێر کراوە ئەو ساڵ، گەڕەک هەیە 10 جار قێر کراوە. خۆزگا ماڵە مەسئولێک لە گەڕەکی مەبایە، خۆزگا ماڵە بەرپرسێک لە گەڕەکی مەبایە. ئێستا گەڕەکی مەنەکتی مەکرد بەڵکو کاشیش کرا. قايمقام وعدي ده قايمقام بيش در بتسيقودي كاكا وعد بيت فاضي صار نبقي رقم كا وعديوي دو درتشو هذا شفروش نوا بابي بسيار جبتو بدام ده جبتو زول بخير. اما اينويت زادين لو قيركن اما بخو حفده صار ليرما او زاد هم قراوي بويا زستانه ور سرچ ليره ده ابني داخو كو دانیشتوانی گەڕەچیکانی وەک خۆیان باسییان کرد چەندین جار لەلایەن قایمقام و بەرپرسانی دیکەوە لە میانەی بانگەشەی هەڵبژاردندا بەڵێنی قیرتاوی گەڕەکەکەیان پێدراوە، بەڵام دواسر لەگەڵ کۆتایی هاتنی هەڵبژاردندا پشت گوێخراون. لای خۆیەوە بەڕێوەبەری ناحیەی دیانە هۆکاری قیرتاونەکرانی گەڕەچیکانی دەگەڕێنێتەوە بۆ قەیرانی دارایی، دەشڵێت قیرتاوی ئەو گەڕەکە لە بەرنامەماندایە. طبعا پروژه گەڕەچیکانی لەو پرۆژانێکەوە لە ساڵانی ڕابردوو موافقەتی لە بۆ دەرچەوە بە بەشێکی زۆری کارەکانیشی تێدا تەواو بووە، بەڵام بەهۆی دروستبوونی بارودۆخی دارایی لە هەرێمی کوردستان و ڕووبوونەوەی تیرۆستانی داعش ئەو بارگرانیەکەوە لەسەر حکوومەتی دروست کرد لە ڕووی داراییەوە سەرجەم پرۆژەکان وەستان، بەڵام خۆشبەختانە لەم دوایانە کە بارودۆخی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو باشبوونەوە دەڕواتن موافقەت کراوەکەوە گەڕەچیکانی شێکێک بێت لەو گەڕەکانێکەوە لە چوارچەوەی پرۆژەکانی سنووری سۆران کاریان تێدا بکرێتن. بێپلانی و بەهەدەردانی سامانی وڵات لەلایەن بەرپرسانی هەرێمەوە وای کردووە تا ئێستاش هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە مافە سەرەتاییەکانیان بێبەش ببن و بۆ قیرتاوکردنی گەڕەکێک ناچار بە خۆپیشاندان و ناڕەزایی دەربڕین ببن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.